سەبارەت بە چالەکێک بە اختیباری ئەمساڵ زۆر بەباشیە ڕوات ئەمساڵ خوێندکارێکی زۆر تەقدیمی کردووە زیاد لە 1260 خوێندکار لە کچ و کوڕ تەقدیمیان کردووە و ئێمە 60 کوڕ و لەم چرکش احتیمالە وەرگیرێت بە سەبارەت بە اختیباری ئەمساڵ باشە ڕابڕێەوە ئێمە ئەمڕۆ ئاخر ڕۆژی اختیباری کوڕانمانە سبێنی اختیباری کشانیشمان دەست پێ کات و لەگەڵ دەرەوەی شارە و کۆتایی بە اختیباریێت. Bitti.